چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخت لەسەر بەهێزکردنی تەبای و ئاشتی کۆمەڵایەتی لە کەرکووک دەکەنەوە و ڕایدەگەیەنن سەرباری ململانێ سیاسیەکان ئاشتەوایی کۆمەڵایەتی لە کەرکووک بەرقەرارە. دوورکەوینە لە زمانی زبر لە ساڵحی ئێمە نییە و لە ساڵحی نەتەوەکان دیکەش نییە. زمانی زبر زیاتر ئەبێتە هۆکاری شێوی شارەکە. پێویستە ڕێگە نەدەین هیچ هێزولایەنێکی سیاسی یاری بە شەقامی باڵێن کەرکووک بکات و هەوڵ بدات لە ڕێی لێدوانەکانیان لە ڕێی سەپاندنی ئارا و بۆچوونی تایبەتی خۆیان با بڵێن کەرکووک بخەنە بەردەم جێژاوێکی مەترسیدارەوە. لێپرساوێکی کێتیش لە کەرکووک ڕایدەگەیەنێت هەوڵیان داواشتی کۆمەڵایەتی لە کەرکووک پارێزراو بێت و پێکاتەکانی کەرکووک نایەنەوێت پشێوی لە شارەکەیان دروست بێت. باشترین ڕێگە بۆ بەرقەراربوونی بارودۆخی ئەمنی و هەروەها بۆ خوشگوزەرانی خەڵکی ئەم شارە ئەوەیە کە ڕێگای پێکەوە ژیان و لە هەمان کاتە قبول یەکترکردن و ڕێزلێگرتن هەبێت لە نێوان ئەو پێکاتانە و لەو پێش دارە حکوومەتەکان یەک بە دوای یەک زۆر هەوڵیاندا کە نێوانی ئەم پێکاتانە بە شێوەیەک لە شێوەکان ئاڵۆز بکەن و تێک بدەن، بەڵام بە حکمی ئەوەی کە ئەو پەیوەندی پتەوە هەیە لە نێوان ئەو پێکاتانە هەموو ئەوانە پوچەڵکرانەوە هەرچەندە ئێمە سە لە بارودۆخێکی زۆر هەستیاران پێویستە لەسەر هەموو لایەنەکان کە ئەو تەبایە و ئەو برایەتیە پارێزن. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن سەرباری بوونی ناکۆکی سیاسی لەبارەی چارەنووسی کەرکووک پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە کەرکووک بەردەوامی هەیە و مێژووی پەیوەندی نێوان پێکاتەکان زامنە بۆ پاراستنی تەبایی و ئاشتی کۆمەڵایەتی لە شاری کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.